سڵاتان لێ ببەڕێزان. هەمارکردنەوەی دەستوری عێراق و شارەنووسی داخوازیەکانی کورد تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانە مایکی خەڵک. دیارە لیستی عێراقیە داوای هەموارکردنەوەی دەستوری عێراق دەکات لە ماوەی 3 مانگدا. لە بەرامبەردا لیستی هاوپەیمانی کوردستان ڕایگەیاند ئەگەر هەموارکردنەوەی دەستوری عێراق جێبەجێ نەکردنی مادەی 140 بێت ئەوە ڕێگەی پێ نادەین. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاتانێ بێبەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابێتە بە هەموارکردنەوەی دەستوری عێراق و چارەنووسی داخوازیەکانی کورد کە لەم تەوەرەدا ئێمە باس لەوە بکەین لە ئێستادا لیستی عێراقیە داوای کردووە کە لە ماوەی 3 مانگدا دەستوری عێراق هەموار بکرێتەوە. لە بەرامبەردا لیستی هاوپەیمانی کوردستان کە لە زاری وتەبێژەکەیەوە ڕاگەیاندووە کە ئەگەر هەموارکردنی دەستوری عێراق جێبەجێ نەکردنی مادەی 140 بێت ئەوە ڕێگەی پێ نادەین. لە بەرامبەردا ئێمە پێرە بینیمان لە بەرنامەی لیقا لە کەناڵی BBC عەرەبی وسام نوجەڤی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند یاخود ببورن سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە لە ماوەی داهاتوودا پەرلەمانتارانی عێراق لە ئێستادا لە ئامادەییان بۆ ئەوەی نزیکەی 50 مادەی دەستوری عێراق هەموار بکەنەوە. ئایا چارەنووسی داخوازیەکانی کورد چی دەبێت لە هەموارکردنەوەی دەستوری عێراقدا ئەگەر هەموار بکرێتەوە بە پێی وتەی سەرۆکی پەرلەمانی عێراق کە ئوسام نوجەڤیە کە دەڵێت 50 مادە هەموار دەکرێتەوە. بەڵێ یەکەم پەیوەندیمان حەمید لە هەولێر. سڵاو لەبێ کاک حەمید فەرموو. سڵاو لە خۆتان حەمید مەجید لە هەولێرەوە. خۆشحاڵین کاک حەمید. بەڵێ سەبارەت بە تەورەکانتان قسەی خۆم هەبوو، دواتریش پێشنیارێکم هەبوو ئەگەر ڕێگەم پێ بدەن. بەڵێ کاک حەمید فەرموو. دیارە دەوڵەتی عێراق هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە درێژایی مێژوو یعنی عێراق و عەرقەلە هاوتەریبی یەکتر ڕۆیشتوون. لەبەرەوە وڵاتی عێراق بەڕاستی هەر کەسێ سەرکردایەتی بکا دەبێت تێگەیشتنی تەواوی بۆ گەلانی عێراقە بێ. یعنی کۆمەڵێک خەڵکانێکی فرە عەرق، فرە مەذهەب، فرە نەتەوە، فرە ئاین، فرە نەژاد، یعنی هەر زۆر پێ دەچێت چەندێکی تەوی دەکەم لە زمانی عەرەبیدا عێراق لە عەرقەوە هاتبێ. سەبارەت بە چارەنووسی میلەتی کورد بەڕاستی دەبێت تەواو بە تەواوی بۆشایەکانی ناو خۆمان پڕ بکەینەوە. لە ماوەی ئەو ماوەی کە دیاریان کردووە ئاسەواری دویدارەیی، یعنی ئەوە ڕەفزە فەشە لە فعل ماضی دەبێ و دویدارەیە ڕێک بکرێتەوە بە هەر شێوەیەک بێ. ئەگەرنا ئەنجومەنی پارێزگاکان یا سەربەخۆکردنی ئیدارەکان ئەوە دەبێت هەموو پارتە سیاسەکان خواری بۆ ئامادە بکەن هەڵوێستی جدی وەربگرن. ئەجنا مەسەلەی ئێستا دەڵێن ئێمە وەفدی کوردی چۆ بۆ بەغدا. من لە پێشەوە گوتم وەکەوە وایە هەردوو قاتی خۆمان خستێتە ناو تاچە پێڵاو. الحەمدولله بەعکسی تەوەقوعەکانی منەوە دەرچوو. دیارە هەمووی دەڵێن نەتیجەی باشی بووە، نوری مالیکی ئیجابی بووە، پەرلەمانی عێراقی وابزانم هەمووشیان دەسەڵاتی عێراق دەسەڵاتی کوردیش هاتوونەوە قەناعەتەی کە پێوەژیانی گەلان باشترین چارەسەرە و زانستی تازە چێ بۆ ئەم مەسەلەیە. بەڵێ کاک حەمید پێت وایە ئەم داواکاری لیستی عێراقیە لە ئێستادا ئەگەر جێبەجێ بکرێت کە هەموارکردنەوەی دەستوری عێراقە تا چەند پێت وایە داخوازیەکانی کوردی تێدا دەبینێتەوە مەبەستم هەموارکردنەوەیەتی بە تایبەتی لە بەرامبەر ئەو لێدوانەی وتەبێژی لیستی هاوپەیمانی کوردستان کە ڕاگەیاند بوو ئەگەر هەموارکردنەوەی دەستور بۆ جێبەجێ نەکردنی مادەی 140 بێت ئەوە ڕێگەی پێ نادێن. پێت وایە ئەمە تا چەند ئەم داواکاری ئەوەمان پێ دەڵێت کە مادەی 140 ئەگەری هەموارکردنەوەدایە؟ بەڵێ بەڕاستی من ڕای تایبەتی خۆمە، یعنی ئەگەر بێت و هەموو لایەک تەنانەت هەرێمی کوردستانیش و دەوڵەتی عێراقیش کار بکەن لەسەر بنەمای مێژووی هاوبەش تاریخ المشترک، یعنی زمینە سازیێکی باشەیە بۆ عێراقیەکانیش و میلەتی کوردیش بگا بە ماپەڕەوەکانی خۆی لەسەرەوە تاسە و ئەگەر بێت و ئەو یاساش هەموار بکرێتەوە هەمومان تێگەیشتنمان هەبێ بەگەلی عەرەب، کورد، تورکمان، ئاشووری، ئەرمەنی، یەزیدی کە ئێمە لەسەر ئەم نیشتیمانە تاریخی مشتەرەکمان هەیە لە توانادا هەیە. زانستی تازە دەڵێ هەر میلەتێک ئەگەر بێت و بنەمای بەزیان لە بیر و باوەڕی ئاینی مەذهەبی هەر شتێک گەر بنەمای مێژووی مشتەرەکە بێ بۆیان هەیە لەسەر ئەم خاکە چیان بیە فیدرالی کۆنفیدرالی یاخۆ بڕیاری چارەنووسی خۆیان بدەن. وابزانم ئەگەر بشکرێ بە تەوەرێکی بەرنامەکەتان بۆ پێکەوە ژیانی گەلان بۆ حەلکردنی کێشەی تورکیاش لەوانێت بێتە هاندەرێک یا چارەسەرێک. بەڵێ کاک حەمید لە هەولێر سپاس بۆ پێیەکەی بڵێ زۆر سپاس. بەڵێ سۆماخان لە سلێمانی. سڵاو لێبێ سۆماخان فەرموو. زۆر سپاس دەکەم یارەت باش. دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەم سۆماخان.
بڕوان ناکەم کەرکووک بێتەوە سەر هەرێمی کوردستان و داخوازیەکانی کوردیش قەت جێبەجێ ناکرێت. وەکو ئەش بینین هەتاکو ئێستا مادەی 140 جێبەجێ نەکراوە، چونکە مادەی 140 جێبەجێ نەکراوە. بەڕای من ئەگەر جێبەجێش بکرێ شتێکی باشە. بەڵێ پێت وایە سۆماخان ئەم داواکاریەی لیستی عراقیە لە ئێستادا هیچ کاریگەیەکی دەبێت لەسەر داخوازیەکانی کورد بە تایبەتی مادەی 140 یاسای نەوت و غاز ئەگەر ئەم مادانە هەموار بکرێنەوە؟ وڵای بەڕای من ئەگەر حکومەت جێبەجێ بکە ئەوە شتێکی زۆر باشە بۆ میلەتی کورد. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە سۆماخان لە سیمای بەڵازان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و نەوشتانی facebook.com/نالیا تیڤی دەتوان ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بدەن لەسەر تۆڕی بەرنامەکە کە تایبەتە بە هەمارکردنەوەی دەستوری عراق و چارەنووسی داخوازیەکانی کورد. دیارێکێک لە تێبینەکان هاوکار لەتیفە کە دەڵێت من پێم باشە کە کورد بە تەواوەتی ڕەتی بکاتەوە مەبەستی هەمارکردنەوەی دەستوری عراقەوە دەڵێت بۆ ئەوەی ئەگەر هەمواریش بکرێتەوە ئەوە نەوێرن بێن بەلای ئەو خاڵە دەستوریانەی کە بەرژەوەندی کوردی تێدایە. بەڵێ دیارە یەکێک لە زانێرەکانی تر سەبارەت بەم بابەتە لیستی دەوڵەتی یاسا دیارە ببورن لیستی عراقیە باسی لێ کردووە کە هیچ گەرانتیەکی بە کورد نەداوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەمە لە کاتێکدایە کە داوای کردووە کە دەستوری عراق هەموار بکرێتەوە ئەندامێکی لیستی عراقیە ڕەتی کردوێتەوە کە لیستەکان هیچ گەرانتیەک بدات بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کورد و ئاشکراشی کردووە کە دەوڵەتی یاسا گرنتی داوە بە جێبەجێکردنی داواکاریەکانی کورد. واتە ئێستا ئەمە ئەومان لەبەردەستدایە کە دەوڵەتی یاسا گرنتی داوە بە کورد بە جێبەجێکردنی داواکاریەکانیان، بەڵام لە بەرامبەردا لیستی عراقیە هیچ گرنتیکی نەداوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کورد. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ حەکیم لە تەختەق. سڵاو لێ بێ کاک حەکیم فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک حەکیم. کاتفۆن لەسەر تەوەرەکەت لەسەر هەموارکردنەوەی دەستور. بەڵێ دەستور ئەگەر هەمواری نەکرێتەوە ئەو بردەمادانە چ گرنتیەک هەیە بۆ جێبەجێکردنی مافەکانی کورد؟ خوا لە قورئانە ئەم هەموو شتەی نووسیوەتەوە بەشەر جێبەجێ ناکا، جا چ گرنتیەک هەیە بۆ جێبەجێکردنی مادانە؟ بەڵێ کەواتە پێت وایە ئەم هەموارکردنە گرنتیەکی تێدا بۆ جێبەجێکردن یاخود جێبەجێ نەکردنی داخوازیەکانی کورد؟ بە هەموو بارێک هەر کورد داوی پێ ناکرد. من قەنەعەتی خۆم وایە کە کورد دەستی لە هەموو لە بنی هەمانە کاتۆتە دەرەوە، لەبەرەوەی ئێمە لە 2023 دەستمان دەشت بڕا زۆر شتمان بۆ دەکا و نەوان کرد و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەکیم لە تەختەق. بەڵێ کاک فایق لە هەورەمان. سڵاو لێ بێ کاک فایق فەرموو. باش کاک شوێن. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەرنامە جوانەکانت. زۆر سپاس دەکەم. لەو کاتەوە بەرنامەکان دێ من پەیوەندیم کردو بەڵام ئەمە یەکەمین جارە وەرجێگرم. بەڵێ ببوورە دیارە لۆدێکی زۆرمان لەسەرە. من دەخۆشتان لێەکەم بۆ لەسەر هەموو تەوەرەکان قسەم بووە، بەڵام ئەوەی سەهلم بۆ ڕەقسە سپاسانەکەم بۆ بەرنامە جوانەتان. ئەمە زۆر گرنگە. کاک شوان من وەکو پێشمەرگەیەک وەک خاوەن شەهیدێک من پێم وانە ئەگەر مالکی و ئەگەر حکوومەتی ناوەندی عراقی نیەتیان پاک بێ یان ئێمە تاکەی بڵین ئێمە بڵین برا عەرەبەکانمان ئیسەشە بڵین برا عەرەبەکانمان ئەوان هەرگیز ئێمە بە برا حسێب ناکەن کاک شوان. بەڵێ ئێمە 80 ساڵ زیاترە خەبات دەکەین ئەڵێن یعنی زیاتر لە 40 ملیۆن کوردین. ئیسەش ئەگەر مادەی 140 چەند ساڵی بەسەراتیا بەڕێەوە لە 2003 تا ئیسەوە نزیکە 8 ساڵی بەسەراتیا بەڕێ. ئەگەر ئەوان بنێتێکی پاک و دڵێکی سافەوە بێنە پێشەوە بۆچی حەل ناکرێت؟ جەنابی بەڕێز مامجەدال هەموو هەوڵەکانی خستۆتە گەڕ بۆ ئەوەی هاوسەنگی عراق و بە تایبەتی هاوسەنگی عراق و ڕۆژەوەی ناوەڕاستی ڕاگرتووە بەڕاستی ئەوان بە یعنی ئەوان ئێستا شنگای نادنە پێشەوە بۆ کێشەکانی ئێمە. بەڵێ دیارە کاک فاقبا پرسیارە بکەین بەپێی ڕێکەوتنامی هەولێر کە بەباشی نەزانراوە بەندەکانی چین ئێمە بینیمان بەپێی ئەو ڕێکەوتنامەیە حکوومەتی ئێستای عراق پێکێنرا، بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە ئەمە بەپێی هەواڵێک سەرکردەیەکی دەوڵەتی یاسا ڕایگەیاندووە کە جێبەجێکردنی مادەی 140 پێویستی بە ڕەزامەندی دەوڵەتی یاسا نیە، لە بەرامبەردا لیستی عراقیە داوای هەمارکردنەوەی دەستوری عراق دەکات. پێت وایە ئەم هەمارکردنەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر چارەنووسی داخوازیەکانی کورد لە ئێستادا؟
زۆر بە کورتی کاک کاکسوان گیان من گەشتبین نیم بەڕاستی لەبەرەوەی ئەوان نیەتیانەوە نییە کە مادەی 140 جێبەجێ بکەن من هیچ کات بەڵام یەک چێشتیان لە جەناب تێ حەزەکەم بەرنامەی گشتەرخان بکەی بۆ ئەوەی بۆ کۆنگرەیەوەی کورد کە قرارە ببەسرێ حەزەکەم ئەوەش بخەیتە بابەتێکۆ یانی بەرنامەیەکی بۆ دابەزێنی بەس من هیچ گەشتبین نیم لەبەر ئەوەی حەزەکەم جەنابی مالکی چاوێکیش بە ڕابردووی باسەکەنا بەخشێنەوە ئیشە ساڵح مطلق نامێ هەندێ تەشریف بکەم ساڵح مطلق کە پیاوی ڕژەمی بەعز بووە تا ئێستش هەمانەوە سوبامان ینی ڕفتارەکە ئێمە چۆن دڵمان خۆش بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ڕاگوێز لە پیرەمەگرون سڵاو لێ بێفەرموو. ئێوارە باش بەڕێزم. زۆر سپاس کاک ڕاگوێز. وڵایی سەبارەت بە تەورەکانە من ئەڵێم ئەم سەرکردە سیاسیانەی کورد لە ساڵی 2003 کە چوونەتە بەغدا هەڵەی استراتیژی لەسەر هەڵەی استراتیژیان کردو کە ئەمەش زەرەری زۆری گیاندە لە بەرژەوەندەکانی کورد بە تایبەتی جێبەجێکردنی مادەی 140 ئەو کاتە کە لایەنی کوردی لەلایەن بەهۆی هێزی سەربازی بە قەوەت و هەروەها لەلایەن دیبلۆماسیشەوە زیاتر بە قەوەتر بە لایەنەکانی تری عێراقی کە عێراق کێشەی ناوخۆی زۆری هەبوو دەیانتوانی ئەم کێشانە چارەسەر بکەن بەڵام خۆیان هەوڵیان بۆ نەدا و نەیانتوانیوە ئەمانە چارەسەر بکەن. هەروەها لە بەرامبەر چەند پۆستێکدا کەرکووکی و ناوچە دابڕاوەکانیان بەخشیوە بۆ ئەوەی چەند پۆستێکی وەربگرن و لە بەرامبەر ئەمانەدا سازشیان لەسەر داخوازیەکانی کورد کردوتەوە. من پێم وابێ تا خاوەنی ئەم سەرکردە کوردیانە بین ناتوانین ئەو داخوازیانەی کورد جێبەجێ بکەینەوە ئەکەوینەوە پێش ساڵی 2003 پێش ساڵی 91 و 2003 ساڵانی حەفتاکان کە دەبێت شەڕی ناوخۆ دەست پێ بکاتەوە لەگەڵ لایەنی عەرەبی و لایەنی دەوڵەتی فیدراڵە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕاگوێز لە پیرەمەگرون. بەڵێ شێرکۆ لە دەبەندی خان سڵاو لێ بێ کاک شێرکۆ فەرموو. کاک شێرکۆ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. کاک پشتیوان لە چەمچەماڵ سڵاو لێ بێ کاک پشتیوان فەرموو. کاکشوانگیان شەو باش. زۆر سپاس دەکەم شەو باش. باشی بەڕێزی سپاس دەکەم. زۆر سپاس. کاکە وڵات ئێمە برادرانە پێشتر تەلەفۆنیان کردی تر باسی ئینەکە یعنی قسەکان ئێمەیان کردووە ینی بۆ دەربارەی تەوەرەکە بەس من بۆ تەوەرەکەی جەنابەت یعنی حەزەکەم بەرنامەیە دانێت لەسەر ئەم سلفەی عقارە بە قورئانەکەمە کەفیل دەست ناکە ینی خەڵک بۆ دەفلیم. بەڵێ اینجا ڕەخنەکە لە چییە کاک پشتیوان لە سلفەی عقار؟ والله کاکشوان من خۆم ینی کابرای کاسبکارم هیچی ینی مۆزەف نەماوە تەلەفۆنی بۆ نەکەم. ئەوەی کە بە پارای کات دە کەفالت بەسەرێک ئاکا بە پارە ئەوەیشی کە بە پارە نەبێت یەک کەفالت زیاتری بۆ ناکەن ئەڵێ وڵای تووشمت ناگەڕێت ینی ساڵی بەسەریا بچێ. باش وڵی گەماتمە دەسەر قارێ شغل لە خانەوادەم ینی بەڕازی وەها بێزار ڕوومە دوو مانگە من بەدا کەفی لاگەڕم. بەڵێ کاکشتیوان لە چەمچەماڵ زۆر سپاس. بەڵێ باوکی ئەلەند لە سۆران سڵاو لێ بێ باوکی ئەلەند فەرموو. مرحبا. زۆر سپاس دەکەم. ممنون چۆنی؟ زۆر سپاس دەکەم باش کاکە ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەرنامەکەت بەڕاستی لە سەرەتای بەرنامەکەتەوە نزیکەی 15 ڕۆژەوە بۆ یەکەم جار ویستم ئەو پەیوەندی وەرگرم. زۆر سپاس بۆ بەڕێزەی کە پەیوەندەکەی بۆ ئاسڵ کردم. زۆر سپاس دەکەم بەناوی ئەویشەوە. زۆر سپاس بەڕێزم لەسەر مادەی 140 بەڕاستی من هیچ شتێک نابێنم بەناوی مادەی 140 هەبێت و تەنیا کات کوشتنەکەیە بە سەرکردەکانمان و هیچی تر لە گۆڕێنیە و ئەوە چ یعنی هەر کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە ئاکەن و من هیچ شتێک نابێنم بەڕاستی نووری مالێشی بتوانێت هیچ بڕکەیەک لەو مادە جێبەجێ بکات و نامالێکی دەیان سەدانی ویکەش بێ ناتوانن یەک بڕکە لەو مادەیە جێبەجێ بکەنەوە سەرکردەکانی خۆشمان ناتوانن سەخت لە مالێکی بکەن و لەبەرەوەی بەڕاستی بێزار بووین ئەوەندە هەر کردێنی مادەی 140 برێن کەی جێبەجێ دەکرێت هەتا ئێستا یەک بڕکە لەو مادەیە جێبەجێ کراوە بەڕێزم نازانم سەرکردەکانیمان لەگەڵ ڕێزن بۆ خەمیان حتاکەی بە قسەیەوان باوەڕ دەکەن و بەکۆبوونەوە بەڵێ باوکی ئەلەند لە بەرامبەر مادەی 140 کە جەنابەت باسی لێوە دەکەی لە بەرامبەر ئەوەدا بڕیار و هەڵوێستەکانی نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق چۆن دەبینی بە تایبەتی ئێمە کە بینیمان دوێنێ بڕیارێکی دەرکرد بوو بە داگرتنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگە و دەستگا حکوومیەکانی قەزای خانەقین لە بەرامبەرەوەدا ئەم هەڵوێستانە چۆن دەبینی لە کاتێکدا کە ئێستا وەک چاودێرانی سیاسی دەڵێن دۆخی سیاسی عێراق لە کاتێکی هەستیاردایە و کورد لە ئێستادا
لە ئامادەکردندا بۆ ئەوەی داخوازیەکانی خۆی جێبەجێ بکە یاخود بیهێنێتە دی. بەڵێ وڵای بەڕێزم نەک لەسەر دامەدەستگاکانی لە کەرکووک و بڵێن لە بەخا بڕیاری داوە حەلەمی کوردستان بێنێتە دی. قەناعەت دەکەم ئەگەر وا بڕواتە لەسەر پەرلەمانی کوردستانمان لە هەولێر حەلەمی کوردستان داکە بەسەری و حەلەمی شەعراقی لەسەر دەستبین تەنانەت مالیشی هەر وەک پێش ئێستا وتم ناتوانێت یەک شت جێبەجێکە لە بەروی کاتێکیان بە ئەمە چیتر گەمە بە حاڵقڵێتی خۆمان نەکەین گەمە بە چارەنووسی ئەو نێتەوە هەژار و ڕەش و ڕوتە کە دەیان ساڵە بە 1 ملیۆن خەڵکی بەکوشتاوە 1 ڕووبار خوێن ڕژاوە هەتاکەی ئەمە دەستی خۆمان داوێنە بنسەری مالێکی و نازان فڵان و بێوار حەلی بەڕاستی ئەمە دەرفەتی زۆر زێڕینمان لە دەستوە بەڕێزم ناتوانم بۆ سەرکردەکانمان خۆزیاب بیانتوانی بە سەختێک لە مالێکی و لە حەلاوی و نازانم چێ و چێ بکەن بەڕاستی من بەکات کوشتن نەبێنم و هیچ شتێک نابێنم بۆ جێبەجێکردنی مادەی 140 هیوادارم سەرکردە بەڕێزەکانی خۆمان گیان لەو قسانەی ئێمە بێ باچیتر ئێمە باوەڕی بە ناعەسەکانمان نەکەین لەبەرەوەی هەواوە سەدان ساڵا زۆر سپاس بۆ پێوەکەت باوکی ئەلەند ئازیان بە دەقی هەواڵەکە بخوێنە بۆ ئەوەی زیاتر ئاشنا بین بە ئەم داواکاری لیستی عراقیە دیارە دوای ئەوەی لیستی عراقیە کە داوای کردبوو هەموارکردنەوەی دەستوری عێراق هەموار بکرێتەوە لە ماوەی 3 مانگدا بەپێی داواکارەکەی لایەنی کوردی داواکارەکە بە شتێکی نائاسایی دەزانێت بەو مەرجەی نەبێتە هۆی بەلاودونانی داخوازیەکانی کورد لە بەرامبەردا لیستی هاوپەیمانی کوردستان ڕایگەیاندووە ئەگەر هەموارکردنەوەی دەستور بۆ جێبەجێنەکردنی مادەی 140 بێت ئەوە ڕێگەی پێنادین بەپێی لێدوانی مۆیەتەیب کە وتەبێژی لیستی هاوپەیمانی کوردستانە. هەروەها لە لایەکی ترەوە لەتیف شێخ مستەفا ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان بە ئاژانسی کوردستانی ڕاگەیاندووە کە هەموارکردنەوەی دەستور کارێکی ئاسان نییە بە 3 مانگ ئەنجام بدرێت و ئەگەر یەک لایەن ڕازی نەبێ بە 2 ساڵی تریش هەموار ناکرێتەوە. بەڵێ سیروان لە سلێمانی سڵاو لەبێ کاک سیروان فەربوو. الو کاک شوانجانم کاتۆ باش سپاس هەموو کاتێکت باش. کاک شوانجان وڵای بەنسبەت مادەی 140 کەم و مادەی مردووە هەر ئەو مادەی باوی نەماوە خەڵک ئەگە فەریەشێگە خۆی بۆ مادەی خەریکە ڕاستی ئەگەر ئەیانەوێ باسی مادەی 140 باش 16 مانگ بێن لە دەرگای تاوانەکانی کەرکووک لە کەلات ئەو سازان مادەی 140 چی بەسەراتوە کاکە ئەوە تا 4 کرێکاری داماوی ڕەشوڕووسیا وڵاتە 16 مانگ بە وتەی خوشکەژای دووری دادگای ئەکرێت کە لەبەرەوە داوا لە کەناڵەکەتانەکەم راپۆرتێکی مەیدانی بکرێت پەیامنەرێکتان لە دادگای تاوانەکانی کەلار حاضر بێ بزانە بە وتەی خوشکەژای ئەزەدووری کاکە باسی مادەی 140 چارەنووسی کورد ئەوان هەستان مامۆستابایی زیان بر مامۆستایەکە خەڵکی ڕانێ بردیان لە بەغا 10 ساڵە مطلقەوانەوە کە ئەوان ویستیان تاوانباریکەن ئێستا باسی مادەی 140 و باسی واکەن ئەوان ئەگەر بۆیان بکرێ چەند ساڵەچکە مادەی 130 بە سلێمانی دانێن مادەی 120 بۆ هەولێر دانێن کاکە ئەمانە هەموو عەرەبیانێنەوە بەی شێوەیە ئەو مادەی 140 نەتەطبیقەکرێ نەیدە چارەنووسی کورد ئەگەر بەدەست ئەم دوو قیادە بەڵام کاک سیروان لە بەرامبەر ئەوەدا سەردانەکەی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغداد چۆن دەبینیت کە وەک بەپێی ڕاگەیاندەکان باس کرا کە سەردانێکی ئیجابی بوو و ڕێکەوتون لەسەر چارەسەرکردنی هەندێک لە کێشەکان. وڵی کاک شوانجان ئەو سەردانەکەی وەفتی کورد بڵێن ئەگەر ئەو ڕاستەکە سەردانی چیەکات ئەوان ئەچنە بەغاوجێن و ئەچن تا ئێستا هیچ چارەسەریانێ ئەوان خۆیان لە فراکسیۆنی گۆڕانشانەوە کە بەڕاستەکەی نخبەیەکی گەورەی کوردە بەڕاستەکەی 500,000 کەس. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سیروان لە سلێمانی. بەڵێ سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک ژێنەر عومەر دەڵێت من پێم باشە کورد ڕەتی بکاتەوە مەبەستی هەموارکردنەوەی دەستوری عێراق هەروەها هاوارغەریب دەڵێت پێم وانە بەم دەسەڵاتە لاوازەی سیاسیەکانمان لە حکوومەتی ناوەندی کە هەیەە بتوانن لە هەموارکردنەوەی دەستوردا بەردێک بخەنە سەر بەردێک ئەگەر لێشی کەم نەکرێتەوە. نەبەرد ئازاد دەڵێت دەستور لای عەرەبەکان لاستیکیە چۆنیان بووێ ئاوا دەستکاری دەکەن. بڵێ هاوڕێمان لەگەڵ دایاسلااو لێ کاک هاوڕێ فەرموو. سلام علیکم. علیکم السلام زۆر سپاس دەکەم. چۆنی کاکشان حاضر. زۆر سپاس کاک هاوڕێ. بەنسبەت مادەی 140 بەڵێ حکوومەتی عێراق ئەگەر بتوانێت نەک مادەی 140 جێبەجێ ناکات ئەگەر بتوانێت بۆی بکرێ کورد هەمووی لەناو دەبات هەمە خاڵێک بەڵام ئینشاڵڵا خەیاڵیان خاوە ئێمە کورد ئەگەر لەناو خۆمان یەکگر بین و یەک دەست بین و یەک ڕێی بین
ئەوان نە بە مالیکی و نە بە هەزارانی تری وەکو مالکی کە لە دوای ئەو دێت ناتوانێت مادەی 130 جێبەجێ نەکات بڵێ جێبەجێ ناکەم ناتوانێت بڵێتن ئاڵای کوردستان لە خانەکەین و لە زۆربەی شوێنەکانی کە تابعی مادەی 140 بڵێ دای بگرن ئەمە خیاڵێن خاوە بەڵام تەنیا هۆکارێکی زۆر مهم هەیە لای کورد ئەبێت کورد لەنای خۆی یەکگر بێت کاکە مادەی 140 مادێکی ئاسان نییە تاکو بە ڕۆژێک و دوو ڕۆژ بتوانێتن جێبەجێ بکات مادەی 140 مادەیەکی زۆر بە چەند ساڵ دەبێت کورتە ئەوەی باوێتێ درێژی و زۆری تریش باوێتێ بەنسبەت ئاڵای کوردستان ئێمە هەمومان لە پێناو ئاڵایش باوکمان شەید بووە ئەنفاڵمان داوە دەربەدەر و ئاوارە و زۆری تریشمان بینیوە نەک مالیشی من نازانم بۆچی سەرکردەکانی کورد ئەم ڕێگەیە بە مالیشی ئەدەن کە باسی ئاڵای کورد بکات لە شوێنێکی کوردی بڵێ دای بگرن بەداخەوە بۆ زۆربەی ئەو هاوپەیمانەی کە لە نێوان کوردستان و بەغدا ڕووی داوە کە ماوەیەک پێش ئێستا مالیکی هەموو وعدێکی بە کورد داوە کە هەموو داواکاریەکانی کورد جێبەجێ بکات بەڵێ زۆر سپاس کاکە ڕێز زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاک محەممەد لە کەلار سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو گیانەگەم بەڵێ کاک محەممەد شەو باش کاک شوانگیان زۆر سپاس دەکەم شەو باش کاک شوانگیان تەقەن ماوەی 15 شەوێکە بێ ئێمە هەوڵدەین پەیوەندی بکەین بەرنامەگۆ بەهۆی زۆری پەیوەندیەکانەوە تا ئێستا نەماتوانێت پەیوەندی بکەین زۆر داوای لێبوردن نەکەین کاک محەممەد ئێمە داوای لێبوردن نەکەین دووراوی ئەمانێت دەبارەی ئەم مۆستەکەەوە ئەچێتە بەغا بدانین چی پەیامێکیان پێ بۆ هێزی پێشمەرگا بەڵێ ئێمە بۆ ماوەی 5 ساڵ 6 ساڵە بێ هەرڵێن ئەمڕۆ بەیانی ڕاتب زیاد دەکە تا هیچ ئەنجامێکی نییە ئایا ئەم مۆستە ئەگەر وای دابنێن ئەگەر لە بەغا ڕاتمان بۆ زیاد نەکرێ ئایا ئێمە تاکەی مەسلیمان وابێ یعنی تۆ بە بۆچوونی تۆ ئەبێ شورتە یەک ڕاتبی سێ پێشمەرگە وەرگێ بە شەرتی ئێمە لە ناوچە دابڕاوەکانیشین ئەنی بە هەموو شتێکیش ئامادەین ڕاستە بێ ڕاتبەیەکەین ڕاستە ئێمە مەبدەین و بۆ پارە نایکەین بەس بەڵام لە هەمان کاتە هەمومان کرێچین بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە کەلار بەڵێ هێمن لە کەرکووک سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم کاک هێمن بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرازان وچانێک و دێنەوە لاتەن دووبارە سڵاوتەنێ بێ بەڕێزان بەڵێ بەختیارمان لەگەڵدایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک بەختیار فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس کاک بەختیار برا گەورەکە من وەکو کوردێک پێکەنینم بە خۆم و بە هەموو کوردێکیشە بۆ کاک بەختیار لەبەر ئەوەی کورد لەو پەڵی قیمایە لەو پەڵی پێشکەوتنایە تازە بە تازە ئەڵێ مادەی 140 ئایا وشیار زێباری کە وەزیری خارجیە چی کردو بۆ کورد 8 ساڵە لە بەغا دانیشتون چیان کردو پارەیان وەرگرتووە بەرمام جەلال بابڕ ناڵێن بەرزمام جەلال هەر مام جەلال ناڵێ کاکە جان عەرەبە برا عەرەبەیینەکانمان ڕەسەنەکانمان ڕەسەنی تایە عەرەب بەس سەدامی ڕەسەن تیا بوو لەبەر ئەوەی ئەمانایە و خراپەوە دیکتاتۆرە دیکتاتۆری ئەوان و سەدام فەرقی لە چیایە ئەوان خەڵکیانە کوشت سەدامیش خەڵکیە کوشت ساڵی 1970 شعبیان قسە خوارەوە لە شوێنی ئاسایشی ئێستا کاک بەختیار با باس لە تۆرەکە بکەین کاک بەختیار با لە تۆرەکە دەرنەچین بە ئاشکرا شتەکەن ئەڵەن مادەی 140 هەڵێک جێبەجێ دەبرا گەورەکەم مادەی 140 کە کورد هەموو یەک بێت کاک بەختیار ئەم داواکردنی کاک بەختیار من دەستی کورد دەبڵم بەڵێ کاک بەختیار ئەم داواکاری لیستی عراقیە پێت وایە تا چەند کاریگەری دەبێت لەسەر چارەنووسی داخوازیەکانی کورد کە بریتە لە هەماکردنەوەی دەستوری عراق حەق نایرێت حەق وەرئەگیرێت بەڵێ تێگەکی شێخ جەعفەر بە من ئەڵێ تەقەل لێ یەکەم مادەرەقەتی ئیران و تورکیا نایە جافە پرتە ئەندامی سەرکردایەتی پارتیەڵە دەستانە بڵم کە ئەو پیاە بە دەستی هاوڵاتیەکەی خۆی ببڕێت کاک بەختیار تۆزە بەهێمنی بە وشە بەکار نێنی وشەی ناشتنی بەکار نێن بەرامبەر بە کەس با ناوی کەس نێنین تکایە با لەسەر تۆری بەرنامەکە قسە بکەین کاک بەختیار من نامەوێت داخەمەوە پەیوەندەکەت نامانێت دابخرێتەوە بەڵام با لەسەرەوە قسە بکەین با لە تۆری بەرنامەکەش دەرنەچین لە ئێستادا لیستی عراقیە داوای کردووە کە دەستوری عراق هەموار بکرێتەوە پێت وایە تا چەند ئەمە چارەنووسی داخوازیەکانی کورد دیاری دەکات ئەو پەڵی ئیشی کردووە چاکترین ئیشیژەکە لەبەر ئەوەی کورد خۆخۆرە کورد هەتا خۆی وەستابێت ئەیچەوسێنێتەوە کە وەختێک کە چەوسانیەوە خەڵکی سڵی لێ ناکاتەوە مالێکیش هەر ئەقۆزێتەوە
ئەڵێ یەکێتی و پارتی کە دوو حیزب من لە جیاتی بەناوی حکوومەتەوە بێن بۆ بەکە بەناوی حیزبەکانەوە چوون. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەختیار لە سلێمانی. بەڵێ ئاراس لە ڕانیە سلااوی بێ کاک ئاراس فەرموو. ئەم کاتت باش زۆر سپاس کاک ئاراس. کاکە شوان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سڵاوەزمێ بۆم بینیداری کاک شوانجا وەڵی ئەم ڕاستی بێت سەبارەت بە تەوەیەکی جەناب قسە ناکەم بەڵام من دەگیری ڕابێژی نشتی خۆمان هەیە سەبارەت دەهێزی پێشمەرگی هەلو کەناڵانمان هەیە سکاڵە خۆمان دەنجی خۆمان بەرزکەینەوە ئەنی ئێمە خۆ دەتوانین وەکو مامۆستا بۆ نمونەکە یەک مانگ مەعاشی یەکمان ڕاتی بۆ نادی دەسەرزادە خۆ پیشاندانەکە ینی من ئەمە یەک زار مەعاشیە و ڕاست بە زیادەمانە گرتووە ئەوە دە ڕۆژە بەسەری داڕۆشتە بۆ پارەنە وەڵا لە باڵقەکانەوە تاخیر بووە یعنی ئێمە چەندیان زار کێشەی پێشمەرگە لە کەناڵەکەی جەنابتان ناوجەم لێ بووە کە موسێزی پێشمەرگە هاوتا دەکرێت لەگە خوارەوە بەڵام ئەو شتە ئەسڵ ئەساسی نییە ئێمە 500,000 وەردەگرین لە بەغا ڕەفیقم هەیە 920,000 وەردەگرێت بەسیت یعنی ئێمە باوەڕکە بێزار بووین یعنی وامان لێ هاتوومە خەڵکو پێشمەرگەی بیتوێنن پشدەرکە لە بەرنامەکەی لە بەرنامەی جەنابدا کە جەباریاوەر لێدا بوو لە ئازان بەرنامەیەشی ڕاشکا و شتێکی وا بوو کە لێی پرسیتی پێشمەرگەی پشدەر بیتە بە یازی خۆ پیشاندانن تیشتی و نەبیستە بەڵام بیستوێتی خۆی لێ هێمات دەکا ئەوە شەوانی ئەوشتە هەنی من حەزەکەم لە کەناڵەکەی جەنابیشتان ئەگەر مەسەلەن بۆ نمونە کە چەندیان زار گوێم لێ بووە و موسیهێزی پێشمەرگا زیاد بوو ئێمە تاکو ئێستا چەندیان فۆزیکەمان هەیە دەتوانن بێنێنە حوزی بتوێنە پشدەر بزان تاکو ئێستا 325,000 وەردەگرن نەچونە ئەو لیوانە. بەڵێ کاک ئاراس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاردۆ لە هەولێر سڵاو لێ کاک کاردۆ فەرموو. کاک کاردۆ لە هەولێر بەڵێ کاک کاردۆ فەرموو. ئەو کاتت باش کاک شوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. نەمزانین تەورەکە لەسەرچی ئەگەر تەورەکە تایبەتە بە داواکاریکی لیستی عراقیە بە هەموارکردنەوەی دەستوری عراق لە بەرامبەردا چارەنووسی داخوازیەکانی کورد چۆن دەبینی ئەگەر هاتوو دەستوری عراق بەپێی ئەم داواکاریە هەموار بکرێتەوە. بەڵێ بەنسبەت ئەو داواکاریە بەڕای من کورد هیچ پێ ناکەی لەبەرەوەی هەموو ڕکابەتی سیاسی دەکەن لێ هەموو منافسەی گۆڕان دەکەن بەس گۆڕانی لێ پێ ناکرێ هیچ کرد لەبەرەوەی لیستی کوردستانی هەموو شتێکی کۆڕ کردووە لە بۆ خۆی لەبەرەوەی هەموو شت لە بن دەستیوانێ لەبەر بڕوا ناکەم کورد هیچ پێ بکرێ. بەڵێ پێت وایە بەرامبەر بم داواکاریە هەڵوێستێک دەبێت ئەگەر هاتوو وەک ئێمە دیارە ئاماژەمان پێدا سەرۆکی پەرلەمانی عراق ئوسام نجێفی لە بەرنامەیەکی کەناڵی BBC عەرەبی ڕاگەیاند بوو کە نزیکەی 50 مادەی دەستوری عراقی هەموار دەکرێتەوە. هەڵوێستێک دەبێت بەرامبەر بە هەموارکردنەوەی دەستور ئەگەر هاتوو کاریگەری هەبوو دیاخود داخوازیەکانی کوردی کەم کردەوە بەپێی هەموارکردنەوەکە. والله خۆی داخوازی کورد لە بەغدا هەر کەمە هیچیان پێ ناکرێ لەبەرەوەی کاکەڕۆ مەبەستم هەڵوێستەکەیە پێت وایە هەڵوێستێک دەبێت لەلایەن لایەنی کوردیەوە. والله لەلایەنی کوردی هیچ هەڵوێستێک نابێت لەبەرەوەی هەمووی ڕکابەری سیاسیە چونکە هیچ ڕێگەپێدانێک هەمووی ڕکابەری سیاسی لە پشتۆوی هیچیان پێ ناکرێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکەردۆ لە هەولێر. بەڵێ لیزا لە سلێمانی سڵاو لێبێ لیزا خان فەرموو. لیزا خان لە سلێمانی یارە باش زۆر سپاس دەکەم لیزا خان. بەڵێ کاک شوان لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڵێ ئەگەر دووبارە یاسای عێراق دەستوری عێراق دابڕێژرێتەوە بڕوا ناکەم شتێکی باش بێت و لە بەرژەوەندی کورد بێ پێویستە چۆمنەی کوردەکان پەرلەمانتارانی کورد هەمووی لە بەخا هاودەنگ و هاوڕاو هاوڕ هەبوون لەگەڵێکا پێویست ناکات لێرە دژی یەک بن ئەگەر ئەوانێک بگرن بڕوا ناکەم بتوانرێت ئەزیشی کورد هیچ بڕیارێک دەربکرێ لەگەڵ هەوشا کاک شوان پێم وایە یاسایەک هەیە کە بوو زۆر لە مێژە جێبەجێ بکرایە مادەی سەوتل کە بڕوا ناکەم حکومەتی عێراقی ڕێگە بۆ باتکە و مادێ تاتبیق بکرێت کە مافێکی یاسایی کوردە کە کەرکک بگێرێتەوە بۆ باوە شێرینی کوردستان لە بەرووی کەرکک شاری کوردانە بەڵام ئەگەر سەرکردەکەمان لەوێ بەرگری لێ بکردینە ئەومان لێ ناهات ئەوان لێ لەگەڵ مالیکیەکیان گرتەوە زۆر بەداخەوە ئەمە یاسایەکە کە ئەبێ بۆ کوردەکان تاتبیق بکرێ بەڵام وەکو لە برشارێکتانە لە بەرنامەکەتانە کە لەگەڵ دوکتۆر بەرهەمان جانتانە لە سەرقسەکانی مالیکی قسەتان کرد بەڵام هیچ وەڵامێکی وازەحی نییە بەداخەوە نازان ئەوان لە بەرامبەر قسەکەی مالیکیە کاڵە ئەگەر ژیانی خۆمدا نابێت ڕێگە نایم کەرکوبگارێتەوە باشی هەرێم ئایا هەڵوێستی کورد لەم بارەیە ئەبێت چی بێ ئایا ئێمە چی بکەین کە ڕێگەمان لێکرێ یا مافی خۆمان بۆ خۆمان بێت
بەڵێ لیزاخان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک جەوهەر لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک جەوهەر فەرموو. کاکە شۆنی بەخودوان هەم کاک سپاس دەکەم کاک جەوهەر هەموو کاتێکت باش. کاکە ژیان من یەک پرسیار لە جەنابەی دەکەم. بەڵێ فەرموو. چێ وای لە عارەب کرد؟ عارەب چێ وازلی کرد؟ کورد وای لێ کرد؟ مالیکی لە سووریا تەسبیح ڕسمی هەیە. پارتی وێکێتی لە هەولێر بە دووەم عەرزەیەن بە کوڕەکەی مالیکی. بۆ پرسیار لە خۆیان ناکەن ئەوانەوەیان لە عارەب کردووە. کەواتە کاک جەوهەر بە بینەوە سەر تەوەرەکە پێت وایە لەم دۆخی ئێستای عراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتابەتی و ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا هەمارکردنەوەی دەستور لە تا چەند شارەنووسی داخوازیەکانی کورد دیاری دەکات بە ئیجابی بەیان بە سلبی. وڵی هیچ یعنی بڕوا ناکەم جێبەجێ کات. دیارە لەگەڵ ئەمەشدا هێشتا دیار نییە چ مادەیەک دەستکاری دەکرێت بەڵام بەپێی لێدوانی ئوسامە نەجەفی سەرۆکی پەرلەمانی عراق لە کەناڵی BBC ڕاگەیاندبوو کە نزیکەی 50 مادە هەموار دەکرێتەوە. وەکو هاوڵاتیەک ئایا پێت وایە چارەنووسی داخوازیەکانی کورد لە هەموارکردنەوەکە چی دەبێت؟ وڵی بەرۆخراپی ڕەبەرەوە باشی ناڕوە. بۆ؟ لەبەرەوەی کەوا هیچ ئەنجامەتا ئیساوە چەند ساڵە 4 ساڵە 5 ساڵە 4 ساڵە ئەم کورد لە بەغا هیچ ئەنجامێکی بەکار نێهێناوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەوهەر لە سلێمانی. بەڵێ عەتا لە کەلار. سڵاو لێ بێ کاک عەتا فەرموو. هەلو کاک شوان. بەڵێ کاک عەتا. کاکە گیانم کاتێک باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاک شوان گیان بۆ مەسەلەی ئەو تەوەرە کە باسیەکەن لە هەموارکردنەوەی مادەی 140 من زۆر بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم مادەی نەک مادەی 140 هیچ شتێک تەواو ناکرێت لەسەر مەساڵحی کووردا. بەڵێ کاک عەتا دیارە هەموارکردنەوەی مادەی 140 نییە هەموارکردنەوەی دەستوری عراق بەپێی داواکاریی کوردستی عراقیە. بەڵێ بەڵام ئەوەی کە دەستوری عراقی کە ئەو وینانیان عەرەبە هاوردەکانیان بگەڕێنەوە و قەرەبوویان بۆیان کردەوە لە کەرکووکە بە تەئکیدی ئەو ماڵانە قەرەبووەکەشیان وەرگرت مایەوە. اینجا بۆ مەسەلەی دوێنێتەوەری دوێنێتە لەسەر ئاڵایی کوردستان من زۆر دڵنیادەکەم چۆن و هێزی پێشمەرگەی حابی کرد لە جەلەولا کە وتیان لە جەلەولا دەرچێت سعدێ جەلا هاتە سعدێ جەلا سەیتەرەکەی دای جەبارەیان بۆ دیاریکردن و لە جەبارەت ئیمجا دووبارە دەوێشت دیانیان کرد. ئێستا هاتێتە شێخ باوە زۆر بە دڵنیایی ئاڵای داگیرە لە قانەقی و مادەی 140 تەطبیق ناکرێت چونکە ئەوانە کوردستان ئەیانەیە بۆ خەڵکە بگرن ئەو خەڵکە یعنی هەر ئاوە بەو شێوەیە بێرنی هەتا ئەو کاتەی دەستور کە هەر کاتێکی دەستوری هەموار بکرێتەوە لەسەر مەساڵحی کورد هیچ شتێک ناکرێت دڵنیا. ئەو برادرەیش کە واوتی باسی مادەی 140 کردوتی ئەمە مادەیەک نییە کە زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت. مادەیەک لە 2030ەوە هەتا ئێستا بە ئاسانی چارەسەر نەکرێت. داران وشەیەکیان گرتۆ دەمەوە ئەیان و حکوومەتە ساواکەمان خەڵۆمەیانیان کرد ئەوەیان تەر کردووە ئێستا خۆیان بیان بە ئەوانن ئەڵێن بەڵێ کەم و کورتی هەیە لە شتەکانە ئێمە ناڵێن کە خۆتەزانی کەم و کورتی هەیە بۆ نایکەیت. بەڵام عێراق کورد شۆڕشەکانی کورد لەسەر مەساڵحی عێراق ئەو هەموو شەیدیاندا ئەو هەموو خوێنە تەنها لە بۆ مەساڵحی هەموو عەرەبەکان بوو. باش عەرەبە ڕەسەنەکان چین ئەو عەشیرەتانە بوون هاتنە کەرکووک بە ناوەی هەنێشت و لە وەرخۆریوە هاتن لە ساڵەکانی 60 و 50 ئەوانە بوون بە عەرەبی ڕەسەن. من دڵنیاتانەکەم پێشی سەدام حوسێن ئەوەنە عەرەب نەبوو لە خانەقیە ئەوەنەش لە کەرکووکان نەبوو. لە دوای 2023ەوە مادەی 140 زیاتر عەرەبیان بۆ ئەوردووە. من دڵنیاتەکەم لە خانەقیە ئەگەر دەستی حیزب عێراقیەکان نەوێ خانیەک بە 12 دەف ناکڕێ کەسێک لە پشتنی عەرەبێک لە جەلەولاوە ماڵی لە جەولایە چ لە خانەقی عەد دەکڕێت. بەڵێ کاک عەتا لە کەلار سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ سڵاو لێ بێ کاک ئیسماعیل لە ڕانیە. کاک شوێنجان ئەو کاتێک باش. زۆر سپاس کاک ئیسماعیل. کاکە من لەبارەی دوو تەوەرە قسە دەکەم ئەگەر ئیجازە بدەیت. بەڵێ فەرموو. یەکەمیان مادەی 140 ئەوە حەدی ڤالیۆمی خواردە و تەواو. بەڵێ. ئەوە یەک. دووەمیشیان ئەو سەرکردە عەرەبانەی کە لە بەغدایەن
ئەوە بۆ دەروجان چێتەوە ئەگەر کوردستان نەبا یعنی مەزانیان نەبوو شوێنی دانیشن قول لە خۆی پێوە من دوو قسان بکەن لە کوردستان ڕێگەیان پێدرا ئەی باشە ئەندام پەرلەمانێکی ئەندام پەرلەمانێکی تورکیا دەڵێ دەبێ ئاوای کوردستان لەسەر قەندیل هەڵبکرێ عدەبا بۆچی بۆ ئاوای کوردستان لەسەر خانەقین قەندی بەخور کەوتە بەڵام ئاوای تورکیا لەسەر قەندیل هەڵبکرێ بەجارن و عدەبا بۆچی وای دیارە پێشی خۆشە. کاک ئیسماعیل با پرسیارێک لێ بکەم دیارە ئێمە هەڵوێستی دوو لایەنمان هەیە بەرامبەر بە داواکاریەکانی کورد کە دەوڵەتی یاسا و لیستی عراقی کە ئێستا ئەوانیش لە کۆکی لە نێوانیاندا هەیە سەرکردەیەکی دەوڵەتی یاسا دەڵێت جێبەجێکردنی مادەی 140 پێویستی بە ڕەزامەندی دەوڵەتی یاسا نیە و ئاماژەی بۆ داوە کە مادەی 140 مادەیەکی دەستوریە و لە دەستوری عراقدا هەیە و پێویستی بە ڕەزامەندی دەوڵەتی یاسا نیە لە بەرامبەردا ئەندامێکی لیستی عراقیە دەڵێت عراقیە هیچ گەرنتیەکی بە کورد نەداوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانن ئەم دوو هەڵوێستە جیاوازە پێت وایە تا چەند خزمەت ناگەیەنێت یاخود خزمەت دەگەێنێ بە داخوازیەکانی کورد لە ئێستادا بەتابەتی لەگەڵ داواکاریەکی عراقیە بۆ هەموارکردنەوەی دەستوری عراق؟ وەلای کاکە من هەر بە دیزە بەگەرخۆنەی تێ دەگەم بەڵێ چونکە ئەوانە تاسە هەڵوێستی جدیان نەبێ هیچ نایەنێت من لەو باوەڕێدانیم ئەبەدەن لەو باوەڕێدانم کە لیستی عراقی یا دەوڵەتی یاسا بەگەڵ سەوی بێنە پێشە بۆ گەلی کورد. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەفین لە هەولێر. سڵاو دەبێت کاک سەفین فەرموو. کاک شوان شەو باش. زۆر سپاس دەکەم شەو باش. ئەحواڵ باشی برا. زۆر سپاس دەکەم کاک سەفین. بەڵێ. كاك شوى مسألة ما بيستوصل مسألة طبعا بيوندي بكردو بعام وكو ما خلشي هولي انكو خلشي سليماني هي خلشي دوه كبلان بيوندك بيوندي شي قومية بلان من او مادة وكو قمار دي تبيشتاو قمار وكو وانا لحظدر عن شاتاري دا بيك بيسدو سلطان ديتي يعني سلطان يكش فرتاوكي لخوي يعني ساقاتي يشيتي مرا هالكورانا او بناي او بناي يشيتي احتلال هذه احتلاله كرد بيكا عرب بيكا اسامه خوم لشاري او للرجيم خوم بهاولاتي درجه دو دخيمه لو بغير اجرتو بارتي نبي ايش النار بارزاني بايش باشا وهاولاتي درجه معنى كركوك بنسبه من وكو كره فقيره بنسبه همو خلشي اجل نفع اساسي شيء دكتور يعني بيتو كردستان والله هم ما في ما خوش بلام او خم بينا نفط زخمه بينه اوانا زياده تدري دوره تريد كانوا بي قبل تردبن هاي بلا خشيش لفدروس دفتوا طبعا اوانا دورانديت يعني لسرميه دورانديت يعني زور بزحمتيش او كركوك ديتو سرباوشي هرمي كردستان اوانا بس كاك رويدا كان كاكا خودی سروتی هرم قصد كأنما قتل برانبر كبر بشر غيري وين بلا كروسات دوري اولي ربخ نشاني بري دوري بري بري بتا خوار دوري بي امريكا كا اتو كدوراندي طبعا رواني دورانتي امرا انا سياسه مدارانه دورانتي كان يعني او شركه بكره فقير وبهزار وبكم درامته او شتيبين لا ما قوري كان كمالي شي دا نايداتو على فيديو حمو بخوان والله الى خير دروغ يا بين لقاط زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەفین لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ نەبەرد ئازاد دەڵێت دەستوری عەرەبەکان لاستیکیە چۆنیان بوێت ئەوا دەستکاری دەکەن هەروەها هونەروەرتی دەڵێت من پێم وایە دەستوری عراق سوودی نابێت بۆ کورد پانا ئەحمەد دەڵێت منیش پێم وایە نییە تا ئێستا کاریگەری ئەو تۆیان نەبووە هەروەها هەوار غەریب دەڵێت پێم وانە بەم دەسەڵاتە لاوازەی سیاسیەکانمان لە حکوومەتی ناوەندی هەیەە بتوان لە هەموارکردنەوەی دەستوردا بەردێک بخەنە سەر بەردێک ئەگەر لێشی کەم نەکرێتەوە ئەیوب جەمال دەڵێت من پێم باشە کوردیش لەو هەموارکردنەدا بەشداری بک بۆ ئەوەی بتوانێت ئەو کەم و کوڕیانی کە ئێستا لە ناو دەستوری عراقدا هاتووە سەبارەت بە کورد دەستکاری بکرێت و ئەوانەی پێشووتریش لەم گۆڕانکاریە نوێیەدا جێگیر بکەن تاوەکو ئەگەر هەر گۆڕانکاریکی تر بکرێت نەتوانێت دەستکاری بکرێت بڵێ ڕزگارمان لەگەڵدا لە سلێمانیەوە ببرن کاک عەلی لە کفری. سڵاو لێبێ کاک عەلی فەرموو. کاک شوانگیان باشی زۆر سپاس دەکەم کاک عەلی. ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس دەکەم. مەسلەکانی ئێمە لە بۆنی تاکە شەخص و ئاگایان لە کەس نەماوە. ئەو ڕۆژە کفری ئەو بی چەند کەسێک کوتانە سەر ئاسایشی کفری. بەڵێ. ئێستاکە لەسەر
دەستی مەکتەبی سیاسی وە ئیشەکان بۆ ئاسان کراوە و بەربوونی ناو شارە سوور داخۆن ئێتر خەڵک دڵی بەم هەمووی چێ نەخۆش بێگەرێ بەڵێ ئەوەدە بۆ زەلامێکیان فران و بەڵێ کاک عەلی ئەگەر بەڵێ لەسەر تەوری بەرنامەکە قسەیەکت هەبێ وەڵڵی کاش من نازانم بەرنامەکە سەرچێ بەس نەعەدالێک وا بینی هەر حکومەت لەبەر چاوەکەوەیە سەد خۆزگە بە سەدا حوسێن دەخوازی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی لە کفری هەر قسێکی کردبێت دیارە گزارش لە ڕای خۆی دەکات بەڵێ دەچینە لای کاک ڕزگار لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ڕزگار فەرموو دۆسپاس کاک ڕزگار باشی وەڵیان دۆسپاس دەکەم کاکە بە نیسبەت تەوەرەکەی ئەمڕۆتەوە وەڵی بن ئەم دەسەڵاتدارانی ئێمە لە بەغا شەرمنن تەسەوەر ناکەم هیچیان بتوانانی شتێک بۆ میلەتی کوردوو بکەن توات دیارە تا ئێستا چیان کردو هەر ئەوەیە تاجەکان هەرەوەی بەرهەمەکان تەسەوری هیچ شتێکیان لێ ناکەم بەڕێی من پێت وایە هەمارکردنەوەی دەستور لە ئێستادا کە داواکاریکی لیستی عراقیە تا چەند چارەنووسی داخوازیەکانی کورد دیاری دەکات ئەگەر دیارە مادەکان دیاری نەکراون کە لە چ مادەیەکە هەموار دەکرێتەوە بەڵام بە پێی لێدوانەکەی ئوسام نجەفی سەرۆکی پەرلەمانی عراق لە کەناڵی BBC ڕاگەیاند کە نزیکەی 50 مادە هەموار دەکرێنەوە کەواتە چارەنووسی داخوازیەکانی کورد چی دەبێت لەم هەموارکردنەدا کاشان تۆ هەر سێریگە لەوە پێچی کراوە ینی ئەم جارە 50 مادە هەمار پێدە لە ساسەی نیۆی دژی کوردی ینی کەواتە هیچ ناکرێن هەر چۆن کراوە خراپترێ بێ باشتر نابێت بڕوا ناکەن لەبەرەوەی دە ساڵدارانی من لە بەغا زۆر شەرمنن بە شەرمەوەن ینی شەرمەکەن تۆ چی دیوە ئێمە سەرۆک کۆماری عێراق کوردە چی کردووە وەزیری خارجی کوردە چی بۆ کردووە تەنها بۆ کورسی و مەسلحەتی خوان بوو ینی بۆ ملت نیان کردووە لەبەرەوە من هیچ زۆر ڕەش بینم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک عەزیز لە هەولێر سڵاو لێ بێ کاک عەزیز فەرموو چاوەکەمی ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش ئەحوالتان باشن زۆر سپاس کاک عەزیز کاکە بەنسبەت مادەی 140 بەڵێ ئەو مادەیە دەستورە عێراق لەسەر دەستورێک دەڕوا کە پێی دەڵێن دەستوری عێراق مەسەلەی ئەوەی کورتی چی نەکردیە کورد زۆری کردووە لە دەستوری عێراق مادەی 140 چەسپاندیە چاوەکەم فەنیەکان نەمینەیش فەنیەکان ئەوە ئەو مەسەلەی ئەوە زۆر گرنگە ئێستا بزانین کە ئەمە لەسەر دەستورەکە پەیوەندیمان بە عێراقەوە هەیە مادەی 140 بە فەنیاتەکانی مایە فەنیاتەکان يعني مثلا ئێستا پێشنیار بۆ ئەو وەختەی کە دەچێتە بەغدا مثلا میزانەیەکی باشی بۆ دانی بۆ ئەوەی جێبەجێ بدەکرێنێت بڵێ بە چەندەها ساڵ جێبەجێ دەکرێت بە 2000 مەبەستە چییە لە میزانیە کاک عەزیز مەبەستە چییە لە میزانیە کاک عەزیز میزانی 2012 کە دادەنێت ئەگەر هاتوو مەسەرەن میزانیەتە باش نەبی و مادەی 140 میزانێکی چاکی بۆ دابنیان بێ قەرەبووکردنەوەی خەڵکەکە نابێ قەرەبووکردنەوەی خەڵکەکە نەبوو ئامار ناکرێت کە ئامار نەکرێت ئیستا ناکرێت ئەوانە هەموو لە دوویەکە وەکو مادەی 140 جێبەجێ دەکرێت بەڵێ قسەکان گەیشتن کاک عەزیز بەڵێ کاک عەزیز بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاوە لە سلێمانی سڵاو لێ بێ کاک کاوە فەرموو شۆ باش کاکاوە باشی برا زۆر سپاس دەکەم وەڵی من زۆر لە تەوەرەکە شتێ نەگەشت مەگەر بۆم بڕۆنکەیتەوە حەزێت تەوەرەکە تایبەتە بە داواکاریەکی لیستی عراقی کە داوای کردووە لە ماوەی 3 مانگدا دەستوری عراق هەموار بکرێتەوە ئەمە لە کاتێکدا کە ئوسام نجەفی سەرۆکی پەرلەمان ڕاگەیاندبوو کە نزیکەی 50 مادە هەموار دەکرێتەوە پێت وایە لە ئێستادا چارنووسی داخوازیەکانی کورد چی دەبێت ئەگەر هاتوو دەستوری عراق هەموار بکرێتەوە وەڵی بەنسبەت داخوازیەکانی گەلی کوردەوە گەلی کورد لە سەدەکانی پێش ئێستەوە داخوازیەکانی پێشێر کراوە بەڵام یەکبوونی کورد تەسیری هەیە لەسەر داخوازیەکان چونکە بەڕاستی بەرنامەکەی ئێوەش کۆمەڵە خەڵک قسەی کاڵوکرسی تێهاگات ئەوە عەلاقەی بە دەستور و یاسا و مافەکانی کوردەوە نییە سەرۆکایەتی هەرێمیان سەرۆک بەرزانی یان سەرۆک سەرکردایەتێکی تر کەم تەرخەمی هەوو بێ بەرامبەر ئەوانە لە مێژە کورد بۆ خۆی پەراوێز خراوە میلەتێکی فەقیر و مەظلوم و زوڵم لێکراوە بۆ لە عێراقا بەرامبەر بە عەرەب و بەرامبەر هەموو نەتەوەکانی تریش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکاوە لە سلێمانی بەڵێ دوا پەیوەندیمان عوسمان لە شارە زۆر سڵاو لێ بێ کاک عوسمان فەرموو ئالو کاک شوانم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش
خواوە سەبارەت بە بەرنامەکە بەڵێ بەڵێ من وڵات پێم وایە هیچ شتێک شارەسەر نابێ ئەگەر ئاوا بڕوات چۆن بڕوات کاگە عوسمانە بەس چییە؟ بەڵێ هەر مادەیەک دەستکاری بکرێت بێگومان لە بەرژەوەندی کورد نییە بەڵێ ئاکیز بە ئەو 5 مادەی لە هەموو دەستوری عێراقا 5 مادەیان 6 مادە لە بەرژەوەندی کوردە لەوانەیە ئەو مادانە هەمووی هەموار بکرێتەوە زۆر سپاس بۆ پێوەکەت کاک عوسمان لە شارە زۆر بەڵێ هونەروەرتی دەڵێت من پێم وایە دەستوری عێراق سوودی نابێت بۆ کورد هەروەها کوردوە کوردی دەڵێت بەڕای من عێراق زۆربەی داخوازیەکانی گەلی کورد جێبەجێ دەکات چونکە ئەگەر ئەوە نەکات بارودۆخی عێراق زۆر ئالۆز دەبێت هیوادارم دەڵێت هیوادارم مادەی 140 داخوازی سەرەکی بێت چونکە مادەی 140 بۆ کورد زۆر گرنگە هەروەها سەرباز عومەر دەڵێت عەرەبەکان هەوڵی ئەوە دەدەن تەنانەت مادەی 140 لە دەستوردا نەهێڵن و بۆیە تەنانەت زۆربەی دەسەڵاتدارەکانی عەرەب و بەشێکیش لە تورکەکان داوای هەموارکردنی دەستوری عێراق دەکەن و ئەمەیان بە نووری مالکی وتووە لە ئەمریکا دواتێبینی فیسبوک دەخوێنەوە تەحسین قادر دەڵێت بە هیچ شێوەیەک عەرەب بۆی نییە دەستکاری دەستور بکات ئەبێت ڕەزامەندی کورد وەربگرێت. بەڵام ئازیان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکانێری لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی کراوەی بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.